سلامی خوای گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا. السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکات. داواکارم بە پەروەردگار بۆ خاتر ناوجوانەکانی بۆ خاتری اسمی عەظەمی خۆی بارانی بە ڕەحمەت بارێنێ بەسەر مولایەتماندا، زەویمان ئاو بدا و دڵمان ئاو بدا و ژیانمان بۆ خۆش بکە ئینشاءالله تعالە. ئیماندارانی عەزیز، موسڵمانانی خۆشەویست، میوانانی ماڵی خوا، لە وتاری ئەمڕۆدا ئینشاءالله بە پشتیوانی پەروەردگار باس لەوە دەکەین کورتەی ژیانی و دنیا و مردنی قیامەت. واتە ئینسانی ئیماندار لە هەموو کات و ساتێکدا ئەبێ ئەم تەرازویە جوانەی کە لە بەرچاو بێ. لە دنیادا ئێمە هاتوین و ئەژین وا بزانین وەک ئەو قەولەی ئیمامی عەلی ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ کە لە دەربارەی دنیادا ئەفەرمێ وا بژی کە ئەنەما نامری بەڵکو واش بزانە کە سبەینێ دەمری. ئەمە تەرازویەکی زۆر جوانە، ئەوەیە کە نە دنیا دەڕوا و نە قیامەتت دەڕوا، بەڵام خوا نەکا گە بایەق بەلایەک بدەی ئەو لایەکی ترت ئەفەڵکێ و لەناو دەڕوا و ئەو کاتە لەو لاینە لەو جانبەی یان دنیا یان قیامەت تۆ دوا دەکەوی و یان خەسارەمەند دەبی. بۆ ئینسانی موسڵمان ئەبێ لە دنیادا تەرازوی جوان دابنا بۆ خۆی، چکە خوای پەروەردگار لە قورئاندا زۆر باسی دنیای کردووە و زۆرش باسی ئاخرەتی کردووە. خوای پەروەردگار دەفەرمێ قل متاع الدنیا قلیل والآخرة خير لمن اتقى. ئەی محەممەد عەلەیهی الصلاة والسلام بڵێ بە ئوممەتەکەت، بە خەڵکی بڵێ وریابن دنیا هەڵیان نەخەڵەتێنێ، مەتاعێک و خۆشیەک و ڕابواردنێکی کەمە ئەگەر هەمووی خۆشش بێ، بەڵام کەمە ئەبێ وریای بن. ئەوەی ئەمێنێتەوە بۆ تۆی موسڵمان و تۆی ئیماندار و تۆی ئینسانی چاک و باش، والآخرة خير لمن اتقى، و ئاخرەت بۆ ئەو کەسانەی کە زۆر لە خوا دەدرسن چاکترە باشترە، ئەبێ ئاگایان لەوە بێ. پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی الصلاة والسلام والله ما للدنيا في الآخرة إلا مثلها ما يجعل أحدكم أبعض في اليم. واتا أفرمي بيغمري خواه عليه الصلاة والسلام كاتي تو آوك داني چي غلاسي آو بي وچي بحري بي وچي لسر روباريك بي چني آو دنيا سرزوي همو دنيا بي أو پنجد بكناو آو چني هلا كيش لو آو لقل پنجك دادية آو دنيا. إما داراني عزيز، ئەوە دنیاە کە ئەو ئاوە چەند ڕاکێشی هەموو خۆشی و لەزەتی ئەو دنیاە ئەوەیە ئەو کەماوەیە کە بە پەنجەکەت و ڕایەکێشی لەو ئاوەدا. کەواتە دنیا هەموو شتێ نییە، ئەبێ ئینسان وریا بێت. پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی الصلاة والسلام لە حەدیثێکی تردا ئەگەر دنیا بەقەدەری باڵە مۆشیلەیەک باڵێک نەخۆی ئەندازەی خۆی نا ئەندازەی خۆی زۆر بچووکە، بەڵکو باڵێکی قیمەتی بیایە لای خوای پەروەردگار، سەنگینی بوایە وەزنی بوایە لای ئەڵڵاه، ئەوە ئاوی یەک کافری نادا لەسەر زەویدا. کەواتە ئەم دنیاە بە هەموویەوە، بە ئەوەی ها لە ناویدا، بە ئەوەی هەڵی گرتووە، بە ئەوەی بە جوانیەکانی بە ناشرینیەکانی لای خوای پەروەردگار ئەندازەی باڵەمۆشیلەیەکی نییە. تۆی ئیماندار و تۆی موسڵمان بۆچی دنیای خۆت وا ئەکەی خوانەکە خوای پەروەردگار لێت ڕازی نەبێ؟ ئەبێ ئینسان وریا بێ. ئیمامی حەسەنی بەسری ڕضا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ یا ابن ئادەم، ئەی بەنی ئادەم، چاک بزانە لەو ڕۆژەی کە لەدایک بووی ڕۆژەکانت حەساو کراوە، ساڵەکانت حەساو کراوە، مانگەکانت حەساو کراوە. هەر ڕۆژێک دەڕوا، هەر مانگێکت دەڕوا، هەر ساڵێکت دەڕوا، چاک بزانەوە تۆ نێزگە بیتەوە لە قیامەت. وا مەزانە کە تۆ کە منداڵە حەزەکە گەورە بێ، کە گەنجە حەزەکە گەنجتر بێ، کاتێ دەچێتەوە بۆ پیری حەز ناکات تەمەنی بڕوا. مرۆڤ وایە عادەتی حەز ناکات بڕوا، حەزەکە لەو ئاستا بێسێ، بەڵام ڕناوەستێ بەردەوامە ڕوا تەمەن و تەواوش دەبێ لەو سەرچۆ دەرەچ. هەرچەندێ بە قووەت بی، هەرچەندێ بازوو دەبێ، لە سەحەتت چاک بێ و باش بی، هەر دنیا تەواو دەبێ و جەستەی تۆش تەواو دەبێ و ناوی تۆش تەواو دەبێ و دەڕۆیشی و نامێنی. ئەبێ ئینسان بزانێت دنیا هەڵمان نەخڵەتێ ئیمانداران، بەردەوام لە بەرچاومان بێ. ئەو تەشیرینەی ئیمامی عەلی لە نێوانی هەردوو چاومانە بێ.
بزانین دنیا وا دەژین بۆ چاکە کە نامرین بەردەوام چاکە بکەین مەبەستی ئەوەیە نەک بەردەوام خەڵقەی دنیامان بێ بەڵکو خۆمان کۆکەینەوە بۆ چاکە کۆکردنەوە لە دنیادا وەواش بزانین سبەینێ ئەمرین ئەمڕۆ کۆتایی ژیانمانە و تەواو دەبێت ئاخر مەتافمانە و ئاخر کارمانە دەیکەین وا کارە چاکەکان و جوانەکانمان ئەنجام بدەین ئەو کاتە وا بووین سەرفرازی دنیا و قیامەت دەبین هەم لە دنیادا و هەم لە قیامەتیشدا ئینسان چیە بێ سەرفراز دەبێ و سەرکەوتوو دەبێ ئەوەی ئینسان یەکەمیان هاوسەنگی ئیمانداران باسی قیامەت و باسی دنیا هاوسەنگی بکە لە نێوانیاندا تەرازوویەک لە ناویاندا لە نێوانی هەردوویاندا دابنێ چکە خوای پەروەردگار من و تۆی ناردووە بۆ دنیا بۆچی ناردووین بۆی مان کاتە خەلیفەیەک بۆی دنیا ئاوەدان بکەینەوە ئەمەیە ئەگە بەچاکە ئەگە لەسەر خۆ لەگەڵ دنیا نەبی دنیا هەڵە ئەفێنێ و وەخوانەکە بەرەو هەڵدێر دەتبا خوای پەروەردگار باسی دنیاشەکە کەماین ئەنزەلناه من السەما خوای پەروەردگارە فەرمێ ئەم دنیایە کە حەیاتی دنیا مەتەل الحەیات الدنیا کەماین ئەنزەلناه من السەما ئێستا دنیا هەمووی چییە زەردە چاوەڕێ بکەن مدەیەکی تر ئینشاءڵڵا باران دەبارێت بچوە دەرەوە تەماشای ئەو عەرزە بکەن هەمووی چێ بێ یەواش یەواش زنووە بێتەوە کە زنووە بێتە دوای سەوز دەبێت و دوای سەوز بوونەکەش بەهارێ دێتە سەریاودا هەموو شک دەبێتەوە ئەوە مرۆڤە ئیمانداران ئەوە من و تۆی ئێستا لە نەبوون و هاتوین بۆ بوون کاتێ لە دایکەوە دەگەڕینە دنیا یەواش یەواش چیە بین ئەو زەویە ئێستا خوای پەروەردگارەوە ئاوەیە کە کردوێتی ئاوێکی بینی ئافرەت و بینی پیا و باوکو دایک دەیتە دنیاوە و پاشانەشی سەوز دەبی گەورە دەبی گەشە ئەکەی جوانە بی وەکە عەرزە و دوایش کۆتایی دێ و دەڕۆی کە چێبی نامێنی ئینسان کاتێ ئەمە دنیایە خوای پەروەردگار بە تۆ پیشانەدا یعنی بزانێت تۆ ئاوا لە نەبوون و هاتووی بۆ بوون لەبوون و دەچی بۆ نەبوون وەست هەر سبەینێش هەم زنی دەکرێیتەوە خوای متعال جل جلاله کە زنیت ئەکاتەوە لەم زانانەشدا ئیمانداران ئینسان ئەبێ زۆر وریای خۆی بێ كن في الدنيا كأنك غريب أو عابر السبيل ئەبێ ئینسان بزانێت تۆ غەریبی ئێمە ڕێوارین هاتوین بەم دنیا تێپەڕ دەبین و دەڕۆین لەو سەرەوە دەردەچین چەند ساڵێکە 40 ساڵێ 50 ساڵێ خوای گەورە هەندێشتی داوەتە دەستی تۆ و من وەک باوک چەند مناڵێک و خێزانێک و چەندێ پارە و سیارە و خانی ئەمانە لای تۆ موەقەتە هەتا مودەیەکە ها بە ناوی تۆ دوای تۆ ئەمانە نامێنێ و دەڕۆی کە ڕۆیشتی خەڵکی تر دەبێتە ساحیبی کوڕەکانت دوای کوڕکوڕ نەوە ئەبێتە ساحیبی دەڕوا تۆ موەقەتی ئەو جەستەی خۆتش موەقەتە لات هەمووی موەقەتە بەڵام تۆ قائیدەکەی تۆ ڕابەرەکەی تۆ سایەقەکەی ئایا بزان بە جوانی دەیبیتە ڕێ بە جوانی ڕێی بەڕێی دەخەی خوای پەروەردگار دایەتە دەست و بزان لە دنیادا تۆ چی دەکەی من چی دەکەم ئەمەیە ئیماندارانی عەزیز دنیا ئەبێت تێبگەین لەم دنیادا ئێمە چۆن هاتووین و دەڕۆین لە ناکادا خوانەکە دنیا هەڵمان نەخەڵەکێنی ئەو کاتەوا بووین بۆیە پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەلات وەسەلام قەومەکەم گەلەکەم نەتەوەکەم هەر چۆن ناوێنەی مسڵمانان خەڵکینە دنیا وەک مرۆڤێکە بڕێوارا دەچێ زۆر هیلاکە شەکەتە ماندووە حەزەکە لە سێواری دارێکا دابنیشێ کەمێ دانیشێ لە ئیسراحەت دەکەم و دوای مسافەکە دەبڕم ئەڵێ ئەوە دنیایەوا دادنیشێ و دەڕوا هەر ئەوە نێوا دادنیشێ و دەڕوا مەسافەکە نییە ئیسراحەتەکەیە کەواتە زۆر کەمە ئەو دنیایە کە ئێمە زۆر جا سێرەکەی لەبەر دنیا خوا لە خۆمان تووڕە دەکەین یان ژیانی دنیا وامان لێ دەکا سێرەکەی لە دنیادا کاری لەوەیە نابەجێ بکەین خوا بەنامان بدا وخوای پەروەردگار ئەوەمانش پێ فەرمێ لە ڕۆژی قیامەتە وإن دار الآخرة لهي الحيوان لو كانوا يعلمون ئینسانی مسلمان باسی قیامەت پێشی دنیا بەڵام وەک کەسێکش نەبین وەک بەنی ئیسرائیل خەڵکێک لەوەیە بەس بایەق بدا بە قیامەت بایەق نەدا بە دنیا ئەوش خراپە وەک چۆن خەڵکێکمانەیە ئەمڕۆ بایەخی داوەتە دنیا و بایەق نادەتە قیامەت گوێی لە قیامەت نییە ئەمە خراپە
وخەڵکێکمان شێ لەوەیە بایەق بدا بە قیامەت و گوێ نەدا بە دنیا. ئەمش خراپە. ئیسلام وای نەوتووە. ئیسلام وتێتی دنیا ئاوەدان بکەرەوە، دنیا بە خێر و چاکە پڕی بکە و قیامەتش ئاوەدان کەوت. الدنيا مزرعة للآخرة. واتا تۆ لەیرە ئەیوەشێنی لە قیامەت کوردەواری دەڵێ ئەی دووریتەوە وەری دەگریتەوە لەی دنیاە خێر دەنێری بۆ قیامەتی خۆت لە قیامەت ئەدەنەوە. پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ کەواتە ئینسانی مسڵمان هەتا پێی بکرێ لە دنیادا لەگەڵ چاکە و ئەنجام بدا، هەتا سیحەتی باشە، هەتا فیتنەیەک و موسیبەتی گەورە بەسەر نهاتوو. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام زەمانێ دێتە سەرتانە کاتێ ئێوارە دەبێ ئێوارە کابرا ئیماندارە و مسڵمانە سبەی نێسێرەکەی دەرچووە لە خەت و لای باوە، بەیانی کەسی چاک و باشە ئێوارە کەسێکی باش نیت، ئەبێ ئینسانی ئیماندار وریای فیتنەکان بێ. ئەڵێ ئاگار لەوە بێ کاتێ سیحەتت چاکە هەتا سیحەتت تێک نەچوو، کاتێ تەمەنت گەنجە و هێز و قووەتت هەیە بەکاری بێنێ بۆ چاکە و باشە، کاتێ دەستت فەراغە هەوڵدە لە چاکەدا بەکاری بێنە. ئەمانە نیعمەتی خوایە خوادانی، ئەوانەی ئەو نیعمەتانەی نەماوە یعنی ئێستا دەستی ناگا پێی ئەزانێ قەدری چییە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاماژەی پێ دەکات. ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کەسێک دێرن کەوا هیچ خێرێکی چاکە و باشەی نەکردووە، واتە هیچی نەکردووە لای خوای پەروەردگار، خوای پەروەردگارش لە ڕۆژی قیامەتا دەیهێنن و پاشانش دەیبەن لەسەر پردی سڕات، دەیبەن ئەو دیماو و خوای پەروەردگار تەماشای دەکا ئەم مرۆڤە ئەم ئینسانە کە هەر چاوەڕێی ڕەحمەتی خوای پەروەردگارە، بەڵام خوای پەروەردگار ڕەحمی پێ ئەکا. بەڵام ئەم مرۆڤە ئینسان کە چاکەی کردووە یان ئینسانێک بووە نیەتی چاک بووە خوای پەروەردگار چاکی لەگەڵا کردووە. ئەمە مانای ئەوە نییە مرۆڤ هەتا ئەو ڕۆژەی بمرێ خراپە بکە و وەڵا بڵێ نیەتم چاک. ئەمڕۆ خەڵکێک هەیە ئەڵێ وەڵام من گرینگەوەی نیەتم چاکە بەس نوێژ ناکەم، نیەتم چاکە بەس زەکات نادەم، نیەتم چاکە بەس حەج ناکەم. نەخێر، ئەمە نییە. تۆ گە نیەتت چاکە، ئەگە چاکەکەی بۆ ئەڵڵا، ئەگە خێرەکەی بۆ ئەڵڵا، ئەگەر بەزەیت بە مرۆڤی خەڵکا دێتەوە، ئەگەر بەزەیت بە مەخلوقاتی ئەڵڵا دێتەوە، دەی بەزەیە بە خۆتا دێتەوە. خۆت ئەولاتری، مرۆڤ خۆی ئەولاترە بەزەیی بە خۆیان دێتەوە لە دیوانی خوادا. بە قسەی ئەڵڵا بکە، ئەوە باشترین چاکترین ئیشەکە لەگەڵ خۆیان بیکە. زۆر جار لە مەجلیسێکا دانیشی ئەڵێن فڵانکە زۆر چاکە، خێر و خەیراتەکە، باشەکە. ئەی باشە ئەمە کارێکی چاکە، کەس ناڵێ خراپ، بەڵام لە هەمان کاتە ئەڵێن بەس ئاخ نوێژ ناکە ئەوەی ناکە. خوای گەورە لەوێ بە چاکەی خۆی بیکە. ئەی گەرەوەنە چاکەی ئەم مرۆڤە میسانە ئەی بۆ بەزەی بە خۆیان هەیە چاکەی بکا بۆ خۆی. ئەڵێ پیاوێک لەگەڵ کوڕەکەی ئەڕۆیشت بە ڕێگادا، وتی کوڕم چرایە لەم پێیە ڕۆشنایەکی پێبوو، وتی هەڵیگرە بۆ ڕۆژێک کە پێویستمان پێ بێت. ئەڵێ وتی کوڕم ئەو ڕۆشنایە بکە پشتت. لەگەڵ باوکی ئەڕۆیشت، باوکی لە پێشەوە ئەو لە پشتەوە ڕۆیشتن ئیتر بە شوێنێکی تاریکی ئاڕۆین. ئەم کوڕا بۆ نمونە ئەو ڕۆشنایی پێ وەڵام دەری نەکردووە، باوکی ڕۆشنایی خۆی پێ بوو کە یەکێکیان پای هەڵکەوت، ئیترایە کەوتە ناوکەنێکەوە شتێکەوە بوو. کوڕەکە لە خۆشەویستی باوکی ڕۆشناکەی لێدا بۆ باوکی ئابوو، خۆی پای هەڵکەوت. باوکی وتی کوڕم بینیت، یعنی تۆ ئەگەر ڕۆشنایی نەبێ بۆ خۆت، بۆ هەموو ئینسانی ڕۆشنایی لێ دە ئیسفادەی بۆ خۆت نییە. تۆ چنێ چاکە بکەی بۆ خەڵکی، ئەگەر چاکە نەکەی بۆ خۆت، ئەگەر خۆت باش نەبی لەگەڵ ئەڵڵادا، ئەگەر خۆت ئینسانێکی چاک و باش نەبی، لەوەی چاکەی ئەو خەڵکە بە تووشی تۆ نەگا. شەرتی هەموو چاکەیەکی خەڵک داتە فریای تۆ، ئینسانینەکەی خۆی سەتا سەد دەگا پێی. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ هەتا هەن لە دنیا چاکە بکەن. کێڵێ لە دوای تۆ چاکەت بۆ دەکرێت، کێڵێ ئەو چاکە دەکرێت ئەگەیە پێت، کێ ئەو چاکەی کە دەکرێت بۆت بە حەڵاڵ دەکرێت بۆت. هەزاران هەزاران شت هەیە لەو چاکەی کە دێ بۆت. بۆ ئینسانی ئیماندار، ئینسانی بڕوادار
ئەوە بزانێت کە ئینسان تەرازوویەک لە نێوانی دنیا و قیامەت بۆ خۆی دانە، نە دنیای بفەوتێ و نە قیامەتی بڕوا، بەڵکو دنیا بکاتە قوربانی قیامەت بە ئاوەدانکردنی، واتە بەینی خۆی خوا لە دنیادا ئاوەدان کاتەوە، بەینی خۆی و مرۆڤەکان ئاوەدان کاتەوە. ئەوش باشترین و چاکترین خێرە ئینسانی مسڵمان کە ئەنجامی بدا. ئیماندارانی عەزیز، ئێمە ئەگەر ئەمانە بکەین چی خێرێک و چی پاداشتێکمان دەست ئەکەوێ. ئینسان کاتێ لە دنیادا ئەگەر تەرازوویەکی دانا لە نێوانی خۆی و لە نێوانی دنیا و قیامەتی خۆیدا، ئەو کاتە ئەو مرۆڤە ئەو ئینسانە ئەبێتە کەسێکی چاک و باشی دنیا و قیامەت و بەختەوەر دەبێت. یەکەمیان ئەوەیە ئینسان لە دنیا زۆر پەیاد دەکات، واتە چێت دنیا ویست نابێت، بەڵکو دنیا ها لە دەستیان نییە لە دڵیدا. ئەو کاتە ئینسانێکی چاک دەبێت و ئینسانێکی باش دەبێت و بەردەوام ئامادەیە بۆ مردن، چکە دنیای نەخستەتە دڵی. ئەو مرۆڤە کاتێک تۆ تەرازوویەک قەپانێکت دانە لە نێوانی دنیا و قیامەتدا، ئاوا ژیای هەتا گەیتە ئەڵڵا، بەردەوام مستعدی بۆ مردن، هیچ خەمت نییە. ئەوەی پێداویستیە جێبەجێ کردووە، ئەوەی چاکەی کردوتە و درێغی لێ نەکردووە بۆ دنیا بۆ بێ قیامەتش، و ئەوەیشی کەوا حەقە و واجیباتە لەسرت و کردوتە هەم بۆ دنیا و هەم بە قیامەت، چکە بەردەوام تەوبەکە مرۆڤە حالە گەڕانەوەی خوایە و بەردەوام کردەوەی چاکە دەکات. باشترین مرۆڤەیە بەردەوام لە تەوبەکردنی ئەڵڵا بێ، گەڕانەوە و پەشیمان بێ هەر خراپەیەکی کرد و پاشانش کردەوەی چاکە بەردەوام. دووەمیان ڕازیبوون بەوەی خوادایە پێت. زۆر گرنگە ئیماندان، قەناعەت زۆر گرنگە. ئەم مرۆڤە لە ناوڕاستە ڕاوەستی قەناعەتی هەیە، ئیمان و بیر و باوەڕی وایە ئەوەی خوا نەیدا نایدا، ئەوەی خوا بیدا ئەوەیدا، ئیتر ئەم لاولای نی. ئەو قەناعەتە دروست دەبێت لە دڵە و کاری پێ دەکات. قەناعەتەکەش ئەوەیە وای لێ دەکات نە دنیا ئەداتە سەر قیامەتە بۆ قیامەتی بفەوتێ، و نە دنیاش پێشێل ئەکا و پشتگوێیەخا کردەوەی چاکەیتیانەکە، بەڵکو قەناعەتەکە وای لێ دەکات هەم بۆ دنیاکەی هەم بۆ قیامەتەکەی باشتر دەبێت و چاکتر دەبێت. سێمیان ئارامی، دڵی ئارامە، خۆشبەختە، بەختەوەرە ئەو مرۆڤە، و هەر مەسایبێکش ڕووی لێکە ئەزانێ لای خوایە، زۆر سادەیە بەسەریدا، تێک ناچێ، خۆی تێک نادا، چکە دروست بووە قەناعەتەکە دروست بوو، ئەمش دروست دەبێت لە پاشی، کە ڕازیبوون و ئارامی لە دڵدا دروست دەبێت بە هەموو خۆشیەکان و بە هەموو ناخۆشیەکان لە ئینسان کە لە دنیادا ئازانێ هەر شتێک خۆشی بوو خوادایەتی بوو، یەکسەر سوپاسی خواکە. هەر ناخۆشیەک دێتە ڕێگای ئەڵێ لە دووشت بەدەر نییە، یان ئەوەیە تاوانەکانی خۆمە یان خوای پەروەردگار تاقیم دەکاتەوە. ئەگەر تاوانەکان بێت جێگای دووخۆشیە خوا پاک مەکاتەوە لە دنیادا، ئەگەر تاقیکردنەوەش بێت سەبری لەسەر ئەگرم هەر خوا پاداشتم دەداتەوە، چونکە ئەم مرۆڤە ئەم ئینسانە ڕازی بووە بە بەشەکەی خوا. چوارەمیان دڵنیایی و ئارامبوونی ئەو مرۆڤە زۆر لەسەر خۆیە، زۆر تەبیعیە، وەک مرۆڤەکانی تر نییە بۆ دنیا هەڵپەی لێ زۆر زوو تێک بچێت، بەڵکو ها لەسەر ڕێگایەک و ئەو ڕێگایە سێرەکەی کەم کەم دەگۆڕێ، وەک مرۆڤەکان نییە مرۆڤەکانی تر زوو بگۆڕێ، چی بۆ مادی بێ، بۆ معنەوی بێ، بۆ هەر شتێکی تر بێ. کەواتە ئەم چوار خاڵەت دەست ئەکەوێ ئەگەر تۆ مرۆڤێکی مسڵمانێکی چاک و باش کە لە نێوانی قیامەت و دنیادا تەرازویە بۆ خۆت دانی، نە دنیاەکەت بفەوتێ بێلی دنیا بفەوتێ، کار و کرداری خراپەت زۆر بێ و چاک کەم بێ، نەخێر بەڵکو مرۆڤێکە بی چاکە زۆرە بێ و قیامەتش ئاوەدان کردێتەوە بە چاکە و بە باشە. خوای گەورە ڕەحمان لێ بکات، ئاخیر بە خێرمان بکات، یا ڕەبی خوایەمان کەیتە مرۆڤێک لە دنیادا لە قیامەتدا لێمە ڕازی بی. خوایە مان کەیتە مرۆڤێک ئاوسەنگی لە نێوانی دنیا و قیامەتا بکەین، خوایە دنیا بکەینە مەزرعەتێ بۆ قیامەت، کار و کرداری چاک و باش و زۆر بکەین. خوایە تۆش لێمان وەرگرە، یا الله خوایە
قەڵەمی عەفو بێتە سەر تاوانەکانمانە گوناحەکانمانە یا ربی خوایە لە تەپاڕێمەوە لە گوناحەکانمان خۆشبی لە گوناحی مردوەکانمان خۆشبی لە گوناحی باوکو دایکمان خۆشبی یا ربی خوایە لە تەپاڕێمەوەی پەروەردگارە ڕەحم پێ پیاوە گەورەکانمان بکەی عاقبەت خێران بکەی لەشیان ساڵ بکەی ڕەحم بە گەنج و لاوەکانمان بکەی ڕەحم بە دایک و خوشکانمان بکەی خوایە ژیانمان خۆش بکەی ژیانمان باش بکەی یا ربی خوایە ئەوەی دەسەڵاتدارە خوایە دڵیان نەرم بکەی بەزەیان بەم خەڵکا بێتەوە یا ربی خوایە ئەوەی چاکە بۆم خەڵکە خوایە چاکی بۆ بکەی یا ربی خوایە ئەوەی خراپە خوایە قابلی هیدایەتە هیدایەتی بدەی ئەگە هیدایەت وەرناگرێ خوایە هەر بەردەوام لەسەر خراپە و وەزیەتی خەڵکەدا خوایە بە ڕەحمەت و میهرەبانی خۆت لە کۆڵی مسلمانانی بکەیتەوە یا ربی خوایە لە تەپاڕێ مارزانی بخەیتە وڵاتمان ئەمن و ئەمان بخەیتە وڵاتمان خۆشی و شادی بخەیتە وڵاتمان آمين آمين والحمد لله رب العالمين